هەموو لایەک حکوومەتێک پێک بێنن کە تێیدا کەس هەست بە پەراوێز خستن نەکات ئەو حکوومەتە بێت جۆرە حکوومەتێک بێت ئایا هەر لە بنەڕەتدا یەکێتی و نەوەی نوێ نیەتیان شکاندن بووە یان نیەتیان هاوپەیمانەتی بووە ئەم دەست پێشخەریەی بەڕێز مامۆستا سەلاحەدین بەهادینیشی بێتە سەر تا چەند لایەنەکانی دیکەش دەستی تەبایی و هاوپەیمانەتی لە پێناو خاک و خەڵک درێژ دەکەن بۆ ئەوەی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن لەو دۆخەی کە هەمویان پێیان مەترسیدارە لە بەشی یەکەمی بەرنامەکەدا لەگەڵ بەڕێز هیمدا شاهین وتەبێژی نەوەی نوێ گفتوگۆ دەکەین بەڕێز کاکیمدا مەمنون سپاس بۆ دەرفەتە دواتریش لەگەڵ بەڕێز زوچار مەحموود کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکەین بەڕێز کاکیمداد من سەرەتا ئەمەوێ بڵێم وەکو بیرێنانەوێک ئەم هاوپەیمانێتی ئێوە یەکێتی لە پێناو چی بوو ئەمە پرسیارێکی زۆر بەنای خی گەورە و میهرەبان سپاس بۆ جەناب و بۆ بینەرانی بەڕێزی جەنابیشتان پرسیارەکە زۆر مجەڕەدە زۆر پرسیارێکی ڕوتە بەڵام وەڵامەکەی ئەکرێت تۆزێک مفەسەل بێت بۆ ئەم لێک تێگەیشتنە تەمە تا ئێستا نەبووە ڕێکەوتن لەبەری واژۆ نەکراوە ئاەن جەناب تەزانی و کە بوو بە ڕێکەوتن ئەبێ واژۆ بکرێ و بە فەرمیتر ڕاگەێنرێ بەڵام تا ئێستا لێک تێگەیشتنیشی زۆر باشەیە و گفتوگۆی بەردەوام و باشەیە کاک زانای بەڕێز ئێمە لە دوای سەردێکی تاریخی زۆر گرنگ کێ هەم جەناب و هەم بینەرانی بەڕێز ئاگداری بین لە دوای ساڵی 1991 لە دوای ڕاپەڕین حکوومەتی 50 پێکات دروست نەتیجەکەی چی بوو بەداخەوە شەڕی نەگریسی ناوخۆ ڕاست دوای ئەوە قۆناغی حکوومەتی بنکەفراوان بوو ڕاست کە بەداخەوە ئەمەش هەموو لایەنەکان بە جۆرێک لە جۆرەکان بە فۆرمێک لە فۆرمەکان تەنها پۆست و وەزارەتەکان بوو دابەشیان نەکرد لە ناوان خۆیانە و جارێکی تر خزمەتی خەڵک نەکراوە گەوەی کە خەڵک چاوەڕێ کرد قۆناغی سێهەم ئەتوانین بڵێن قۆناغی یەکگرتنی دوو هێز بۆ شکاندنی ئەوی تریان کامەش دیسان بینیمان نەتیجەکەی کە زەرمەندی سەرەکی تایە خەڵک بوو ڕاست ئەم قۆناغا کە قۆناغی هاوسەنجی هێزە قۆناغی جێڕانەوەی حەقە بۆ خاوەن حەق کە خەڵکە بەڵێ قۆناغی شەفافیەتە لە داهاتە قۆناغی جێڕانەوەی قوتی خەڵکە بۆ خەڵک قۆناغی هەبوونی یاسای بودجەیەکە کە بزانین ئەم پارەیە لە چۆ دێت لە چیۆ پێیاکرێت وەچێ سەرفێکە وە چۆن سەرفەکرێت قۆناغێکە کە تایە ئێمە ناومە ناو قۆناغی حرومەتگرتنی ئینسانی کورد کە بزانێت داهاتی وڵاتەکەی چێ سەرفیەکات وە لە چیا سەرفەکرێت وە چۆن سەرفەکرێت لە چیوە هاتووە نییە کە ئەمە مهمترین شتە درستە قۆناغێکە کە تایە پاشەکەوت کە نان لە ناو پاشەکەوت موچەی دزراوی فەرمانبەران لە هەوڵێکی چڕابین بۆی بجێڕینەوە بۆ خەڵک لە ڕاستیە قۆناغێکە بە هەموو مانایەک تاریخیە مێژوویە لەبەرەوەی ئێمە بە دەستپاچی و بە نیەت پاچی و بە مخلیسی ملی ئەم ڕێگایەمان گرتووە ئەم قۆناغەمان دەستاوەتێ و ئینشاءڵڵا لە کۆتاییە لە پێناو خەڵکە بێت ئەم جەناوت پرسیت فەرمووت ئەم ڕێکەوتنە بۆچی بۆ خەڵک بێگومان باش کۆمەڵی شتت وت بەڕێستان بۆ ئەوەیە حەق بۆ خاون ماف بۆ خاون ماف بگەڕێتەوە کە خەڵکە بۆ ئەوەیە کە خەڵک یاسایەکی بودجە هەبێ زاخۆ بزانێت چەندی بۆ ئەچێت و چی پێویستە سلێمانی بزانێ کەلار و کفری سۆران بزانێ وانە باشە ئەمەش دوو سێ مەسەلەن خەڵک بزانێت کە بەڕاستی خزمەتەکرێ و دەستێک خزمەتێک عەقڵێک جوهدێک ئیرادەیەکی دڵسۆزانەیە کە ئێوێ خزمەت بکە ئەمانە دژی کەسە پێم وایە بەڵێ دژی یعنی وەکو تەشخیص با نەڵێن بەڵام بەڵێ دژی هەموو ئەوانەیە کەوا پێیان وایە حکوومەت نابێ حکوومەت بێ فیرعەون بێ ئەبێ خۆی بسەپێنێ بەسەر خەڵکە ئەبێ ئاغا و جاران یاود ئاغا و مەمور گەورە و سەپان بەڵێ ئەوانە پێیان ناخۆشە و ئەم ڕێکەوە ئەم لێک تێگەیشتنی ئێمە لە ڕاستیە بچووکترین خاڵی تیانە کە دژ بە خەڵک بێت
و بچووکترین خاڵیشی تیانە وەکو بەرژەوەندی بێ بۆ نمونە بۆ وەکوونەوەی نوێ بۆنەوەی نوێ سبێنێ خاڵەکان بڵاوە بێتەوە ینی هەر بڵاوە بێتەوە بە ئەگەر چی ئەمە بەردەوام ڕۆژانە باسی خاڵەکانەکەین بۆ سبێنێ بەڵێ لە داهاتووە لەسەر وەرەقەش بڵاوە بێتەوە ئینشاڵڵا یەک خاڵی تیانە پشتی شخصی خۆمان بێت یەک خاڵیشی تیانە لە بەرژەوەندی خەڵک نەبێت هەمووی لە بەرژەوەندی خەڵکە چێ ئەو یارۆیەی ئەو بابایی ئەوەی کە چۆتە سەر بورجی عاج و خەڵک لە خوار و بە مێرولای بینێ و پێی وایە کە ئەوە دژی ئەوە چێ با دەنگ بەرزکاتەوە بخاڵەکان با بخوێنێتەوە بزانام کام خاڵی دژی خەڵکە تا ئەو پێی وابێت ئەمە زۆر زۆر خەتەرە بۆ سەر باشمانەکەمان پرسیارەکە پێچوانەکەمەوە ئەو کەسەشی کە پێی وابێ هەر کەسێک ئەمە مەسەلەن ڕەنگە لە ناوی چێتیا بێ لە ناو پارتیا بێ لە ناو هەر هێزێکا بێ پێی وابێ بێ حکومڕانی کراسێک بێ بۆ بەری کەسێکە بەڕێز کاکیمداد تا سەر ئەتوانێ ئەم دۆخە ئەم لەم بەرزیە بمێنێتەوە و خەڵک ئەوها ببینێ یعنی ئەمە ئەگەر ببێتە بابەتێکی لێک تێگەیشتناسە بۆ هەمویان حکوومەتێکی لەسەر پێک بهێنرێت لە سوودی هەموو لایەک نییە ئیدامەدانی سیاسی هەموو لایەکیش نییە زانی کاک زانای بەڕێز من ئەمێت لە نقطەیەکەوە داخڵی ئەم پرسیاری وەڵامی پرسیارەکەی جەنابەتم بەڵێ عێراق ئەوە چوار حکومەتە ئاگۆڕێ لە عێراق دروستە چوار سەرۆگۆزیران ئاگۆڕێت دروستە هەڵبژاردننی پێشوەختیان هەیە تا ئێستا ئەم حکومەتەیە لێرە بەڵەوە ئێمە دیفاع لەم حکومەتە ناکەین و دیفاع لە پارتی و چێتیش ناکەین دروستە ئەم حکومەتێکی فاشلە فەشەلی هێناوە کاکە ئێتۆ بۆ مەسەلە خۆ زۆر پێم ویمترە لەو کابینە ویزاریانەی کە لە عێراق هەبوون لانی کەم کەوان موچەی خەڵکیان داوە مانگانە وانە تۆ 43 موچەت خواردووە وانە لەبەرەوە لە ڕاستی ئەمە ڕاکردنە لە مەسئولیات یعنی کەسێک بێت ماخاتە ناو ئەم مناقەشە بێزەنتیەوە خەریکی شتێکی کە بین خەریکی مۆزوعێک بین کە مۆزوع ڕئیسیەکە نییە و شتی لاوە چییە پێم وایە لە ڕاستی ئەمە تەلاعوبێکە بۆ ئەوەی کە ئێمە لە بابەتە ئەساسیەکە دوورکەوینەوە کە خەڵکە لێک تێگەیشتنێکم لێک تێگەیشتنە ئێمە بەنیەتێکی پاکەوە دەستمان داوەتێ لە پێناوی خەڵکە و خاڵەکانی شەڵا لە داهاتووە هەموو بڵاو بنەوە و ئەم لێک تێگەیشتنی شەڵاس لە داهاتووە کردداری پێکرێ و بە عملی و واژۆ کرێ و ئەو سازانین ئایا خەڵک لە سای ئەم لێک تێگەیشتنەوە خزمەتەکرێ یان وەکو ئەو 35 ساڵی ڕابردوو غەدر و زوڵمی لێکرێت بەخوا هەر چۆنێک بێت کە دڵنیامی ئیشەڵڵا سەرکەوێت ئەم لێک تێگەیشتنەوە ئیشەڵڵا ینی خاڵەکانی جێبەجێ بکرێت باوەڕ کە نیوەی خاڵەکانیشی جێبەجێ بکرێت نیوەی کورە ڕوبعێکی جێبەجێ بکرێت کە دڵنیانی ئیشەڵڵا هەوڵی جدیمانەوەی کە هەموو خاڵەکان جێبەجێ بکرێت ئەو کاتە خەڵکە زانێت کە لە چ مەینەتی و لە چ قوربەسەریەکە بووە و من بەڕێی شخصی خۆشم ئەسەم پێم وایە هەر چۆنێک بێت لە وەزعی کە 35 ساڵی ڕابردووە بوو باشترە کاکە ئێمە قۆناغی سێهەمیان بۆم باس کردی قۆناغی سێهەم بریتی بوو لە لاسەنکردنی تەرازوەکە بە زیاتر بەڵێ ئێمە هاتووین ئەمانەوێت تەرازوەکە سنگکەین ئەزانی بەڵام یەک نقطەیان یەک فەرعیان لێ بردووە ئەو کە بڵێ خەتێکیان بۆ ئەوە کردووە کە بۆ بارزبوونی یان بۆ بەهێزبوونی هێزێکە بەسەر هێزێکی تردا یان بۆ تەوازنکردن و هاوسەنگکردنی تەرازوەکەی بۆ خزمەتکردن بۆ ئەوەی حکوومەتێکی حکوومەت هەبێ حکوومەتە بێ حکوومەت کاکە زانی ناکاکە لە ڕاستیە کاک زانای بەڕێز ئێمە لە ئێستاە پەرلەمانمان نییە بەڵەوایە پچ کەوتو کۆبوونەوە ناکە قەزا نییە تەنفیزیش نییە تەنفیزی ئەو خۆیڵێ وەختی خۆی ئایانوت پیاوێکە بوو لەو لادەیەکی کوردستان لە شوێخایەتی لایەن بردبوو ئەوت بە خەڵکەکەی ڕاست ئێوە من بە چۆخای خۆتان نازانم بەس من خۆم هەر بە چۆخای ئێوە ئازانم جاپیانەوت کاک فڵان جیانی چۆخای کاکە تۆ خۆت لای خۆت حکوومەتی تۆ نارکرد ماوە دەستوریان قانونیان تۆ ئیکسپایریت کاربەڕێکەری هەر نایەکە لە خۆتێنی وانە تۆ حکوومەت نیت تۆ بۆت نییە ئەسڵەن عقدی کڕینی 1 کیلۆ تەماتە ئیمزا بکەی بۆت نییە قانونیە بۆ قانونیە ناتوانانی ئێکەواتە ئێمە فەراغی دەستوریمانەیە فەراغی قانونیمانەیە هەزانی کاتێک ئەم فەراغ قانونیوان هەیە تەنها شتێک کە ئێمە بیکەین تەنها شتێک کە ئێمە بیکەین ئەوەیە کە فریای خۆمان کەوین ئەم دۆخە کارە ساتباری کە منتیقەکەی کامل گرتوتەوە ئێمە بەشێکین لە منتیقەکە فریا نەکەوین بەڕاستی خەڵکەکەمان تیاچێت کاک بەڕێز کاک هەندات بابەت دیاریکراوی بە تەشخیص ئەوە بڵێم یەکێتی و نەوەی نوێ هیچ نقطەیەکی شاراوی تێدا
بۆ خستنی پارتی دموکراتی کوردستان یان دەستی یان دەرگای ئەو هاوپەیمانێتی بۆ پارتی دموکراتی کوردستانیش کراوەیە وەکەوەی بەڕێز کاک شاسوار و تێتی لە یەک دوو بۆنەیە کاکزانەی بەڕست ئێمە لە وەختی خۆی کاک شاسوار ئەم پرۆژەی کە ئێستا یەکێتی نیشتمانی قبوڵی کردو هاتۆتە پێشەوە جددیە تا ئەم لەحزەی کە ئێمە قساکەین جددیە وەختی خۆی کاک شاسوار دوو وەرەقەی هەبوو وتی چێ دێتە پێشەوە لە پێناوی خەڵک ئێمە ئامادەین وەرەقەیەکیان بۆ پارتیش بوو پارتی نهاتە پێشەوە یەکێتی هاتە پێشەوە ئەزانی ئەگەر ئێستا پارتی لەگەڵ ئێوە و یەکێتی شابێتە ئەستان ئێمە ئینقلاب ناکەین کاکە ئێمە خۆ بۆ ئینقلاب ناتوین ئێمە لەناو پرۆسەیەکی دیموکراسی دەنگدان بووە دەنگمان هێناوە خەڵکی هەرێمی کوردستان متمانەی پێ کردوین ئەو خەڵکە قوربەسەرە مەزلومە متمانەی کردووە دەنگی پێداوین ئێستا ئێمە ئەمانەوێت دەنگەکانیان وەکو ئەمانەتێک ڕێز لێ بگرین و ئیش لەسەر دەنگەکانیان بکەین بەو شێوەی کە پێویستە ئیش لەسەر بکرین نەک بۆشتی شخصی خۆمان تەحەدا ئەکەم یەک خاڵ لەو ڕێکەوتنەشتی شخصی خۆمانی تیابێ تیای نییە لەبەرەوەی ئەو ئێمە قەنەعەتەکەمان بۆیە کە شتەکە لە پێناو خەڵکا بێ یعنی تۆ بۆ وای بیرەکەی تۆ ئەمە ئینقلابە دژی تۆ با بە حزبی شۆی چەند ساڵە هەیە هیچ حزبێک ناتاوێنرێتەوە کاکە نە هیچ حزبێک گەتاوین بەڵام یەک حەقەتێکیکە هەیە هەموو حزبێکی معارەزە خەون بەوە بینە کە ڕۆژێک سوڵتە بگرێتە دەست ئەمش بە پرسیارێکی تایبەت پرسیارە بکەم بەڵام و هەموو حکوومەتێکیش لەحزەیەک لە لەحزەکان ناو تاریخا هەیە نامێنێت بە ئیمپراتۆرێتەکانیشەوە کاکەزانە بەڵە ڕاست تاریخ تۆ پێ دوایە ئەمە تەڵیعەیە تاپۆیە لەسەر ینی هەتا تۆ بێ حکومڕان بی هەتا خۆت و بابل باب دەبێ حاکم بن و کوڕا و کوڕش دەبێ حاکشتی وان نییە کاک بە ئیمپراتۆرێتەکانەوە بە ڕۆم بە عوسمانی بە سەفەوی بە عەباسی بە ئەمەوی سەلاجیقا چێڵێکە کوان وەکو خەیامەڵێ با 7,000 ساڵگان سەر بسەری لە ژێرە و خاکان چیان لێ هات وانە ئەمێنێتەوە مێژوێکی جوانە عەدالەتە خزمەتکردنی خەڵکە شتێکە کە خەڵک بەڕاستی ڕەحمەتت بۆ بنێری نەکبینێ مامۆستا سەلاحەدین بەهادین دەچێتە لای بەڕێز کاک مەسعود بارزانی ئەمڕۆ لای بەڕێز کاک بافڵ تاڵەبانی بوو بەڵێ بەڕێز کاک مەسعود بارزانی ئەڵێ یاڵڵا بەسەر چاو ئێمەش قبوڵەکەین و یەکگرتووی ئیسلامیش دێتە ناوەوە ئشکالێتێک هەیە لەو مۆزوعە ئشکالێتێک یعنی کێشەیەک هەیە بۆ کوردایەتی ئەگەر هەموو لایەک بڵێن یاڵڵا وەڵڵا ئەوە وەرەقەیەک بێ با خزمەتی خەڵک بێ هەزار جار ئێمە خەون بۆ وابینکەوە پرۆژەیەکە بێ خزمەت بە خەڵک بکە ئێمە لە بواب 9 ساڵەوەی نوێ هەیە هەمیشە خەونی ئێمە ئەوە بووەکەوە خەڵک بگاتە مەرحەلەیەک لە خۆشببختی لە سەعادەت کە چیتر موچە هەواڵی بە پەلەی میدیاکان نەبێت دروست لانی خەون بۆ نەبینێت کە بنزین نرخەکەی وەکو جنوب بێت خەون بۆ نەبینێ مناڵەکەی سبێنێ سولفەی عقاری هەبێت سولفەی زەواجی هەبێت خەون بۆ نەبینێ ڕۆژێک لە ڕۆژان موچە پاشەکەوت کراوەکانی بۆ بگەڕێتەوە بەڵێ ئێمە هەموو هیوا ئومێد و ئاوات و خەونێکمان ئەوە بووە کە خەڵک لەم مەرحەلە قورسی کەتیایەتی نەجات بێ هەر کەسێکش دێتە پێشەوە 1000 جا بەخێر بێت دەرگا لەسەر ڕووی کەسدا ناخین کە پێی وابێ فعلن بەعەمەلی بەڵێ قسە هەموو کەس پێ وێرێ کوردوتەنی وەنیە هەموو کەس پێ وێرێت تەکتیکی نەبێ شتێک نەبێت بەڵێ استراتیژ و سەداقەتی ڕێکەوتن و لەکتەگەیشتنەکە بێت ئەکرەمەکەڵڵا شتێک بێ فعلن وەکو جەنابەت فەرمووت شتێکی جددی بێت لە پێناوی خەڵک بێت و بۆ دەرباسکردنی ئەم وەزع خراپەی خەڵک بێکەتیایەتی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی نەفسیەوە هیلاکە بڕۆ تەماشا ناو منە بڕۆ ناو بازاڕی ئەم سلێمانی بوو هەوڵای خەڵک تا ئێرەی هاتووە کاک یعنی تۆ حورمەتی ئەم خەڵکە ناگری پێ دوای ئەم خەڵکە مێرولێن ئەوەنە بە بچووکەیان بینیت ئەیوانێ وەرە پێشەوە کاکە وەرە پێشەوە ئێمە پرۆژەیەکمانێ پرۆژەکەشتی شخصی نییە لە پێناوی خەڵکە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە بۆ ئەوەی پەرلەمان بێت کاکە ئەم هیمدادا سبێنێ پەرلەمانێک نەبێ لێ بچینەوەی لێ بکات ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵە بێتە دیکتاتۆر تۆ پەرلەمانێک نەبێت لێت پێچێتەوە دەسەڵاتی چوارەم خەڵک سزنەکەی ئەنجومەنی قەزا و ئەنجومەنی دادوەریت نییە بە حسابکە نییە لە بەرەوەی هەموو دەی تەواو بووە هیچ نییە باشە باشە تۆ ئەم حکومەتە تەوێت چی بێت چی دەرچێ ینی نەکەس بەمانانێ ڕخنە بێ لە شخصێک بۆمانایە ڕخنێ لەو ئەدایە بە مؤسساتەکە ئێمە باسی مؤسساتەکە وەکوتم دیفاع لە پارتی و چێتیش ناکەم چێتی لە ڕابردووە تا ئێستا بەشێکە لەو حکومڕانیە ئێمە باسی مؤسساتەکەکەین ئەم مؤسساتی کە هەیە ڕزیوە کاک ئەم حکوومەتە فەشەلی هێناوە
وە کەسیش لێی ناپێچێتەوە کاکزانە یعنی معقولە حکوومەتێک ئەقلێتێک هەیە کاکی مدات یعنی ئێستا گەر تۆ بە من بڵێ بە جددی بەنیەتێکی جددی یعنی بڵێ زانە بەو ڕێگایەدا مەڕۆ کاکە کەویتە چاڵێکەوە ینی منیش هەر سوور بم لەسەرەوەی بڵم مادام تۆ پێ دوتم هەر بەو ڕێگای ئەڕۆ نار بە جددی خەریکە وەقلێتە دروستە بە ناوی سیاسەکان ئێمە دوژبنی کە ئەبینە ڕکەبەریان ئەوە یعنی بین بە دوژمن نابین بەوەی کە بڵێن قەیناکە کاکە با پرۆژێکی ئەویش قبول کەم ئەنی ئێستا کاتی ئەوەنی ئەو مۆدلە بەسەر چێ مۆدلێکی تر بێنینە پێشەوە بڵن کاکە جانبا مەعارەزش بم پێشنیازی باشم پێ دە پێشنیازەکانم قبول کە جەنابی مەحوی سەر ڕەحمەت لە گۆڕی دێڕێکی زۆر جوانیە فەرمێ چ بکەم نە ئەو کەسم کە کەسم لەلا ببێ بە کەس خۆشم نەگەیمە ئەو کەسەی ئەو من بک بە کەس ئەم عینادی و کە لە شەقیە بۆی کە تۆ حساب بۆ کەس نەکەیت وەرەقەی کەس نەخوێنیتەوە ئەمە تۆڵ ناچێشێ کاکە کەس ئیسفادەی لێ نەکردۆ تا تۆ دووەم کەس بیت تۆ دووەم کەس بی ئیسفادەی لێ بکەیت کەسێک نییە ئیسفادەی لەمە کردبێ تا تۆ تا من تا هەر کەسێکی تر دووەم کەس بە ئیسفادەی لێ کردبێت ڕاست ئەم عینادیە بەرەو هەڵدێرمانە بە و بەڕاستی دۆخەکە زۆر زۆر خراپەکە بەنسبەت خەڵکەوە زۆر یعنی چکە جەناب تەزانی ینی منتیقەکە کوڵێ بەڕاستی ئەنەوە عێراق هەستی بە مەترسیەکە کردووە لەناو ئەو هەموو گریز لە ژێر پێدان و قۆڵبادان و سیڕاع و ململانی و چێشمە چێشمە دێن ئەم هەموو جیاوازی کە هیانە لایەن لاوە بۆ حکوومەتێکیان هەبێت دەرێک بەواکەن کە مەترسی هەیە دێن حکوومەت تەشکیلەکەن باش تۆ پاڵت لێداوەتە وەکو مەحوێڵەوە خانم و خان واک ئەوەی هیچ نەبوو بێ نەبای بێ نەباران با بەوا نابێ وانابێ کاکیم داد زۆر جار ئێوە دەکەونە بەرتانەوتە شەر وەکوونەوەی نوێ کە لە ئۆپزیسیۆن بوون لاتانداوە و حەزی دەسەڵات و ئەمانە ئێوە یعنی مەسەلەن سوێند و قورئانتان خوارد و حتا ئۆپزیسیۆن ئەوە پرسیاری منە جواب دەدەم تاو گەیشت ئەو پرسیاری منە ئۆپۆسیۆنیشی چییە تۆ جەنابەت ڕۆژنامەنووسێکی وردیت تخوا کارزانە بێ منەتیش بە عەفوەنەوە حەزەکەم زۆر بێم لەتانە جواب بدەیتەوە ینی وامەزانەکە لەسەر شاشی ئەوەنە دروست ئۆپۆسیۆنیشی چیە بێ زەحمەت ئۆپۆزیسیۆن ئیشی ئەوەیە لاریەکان دەرخا بە خەڵکی بڵێ ڕاستی کاتەوە و متمانەی خەڵکیش لەو ڕێگەیەوە بەدەستبێنێ بۆی بگە بەدەسەڵات وایە طبعا ئەوانەی کە بە ئێماڵێن چێن ئەوانەی کە بە ئەم قسەیە بە ئێماڵێن چێن نەزانین چێن پارتیەکانن و پرۆپارتیەکان پێیان وایە ئۆپۆسیۆن هەندێک کێزی بچووکو و هەندێک خەڵکە پارتیەک بە بەوازحی بڵێن پارتیەکان پێیان وایە ئۆپۆسیۆن لە بەغا ئاساییە بچێت لە 100 دەرگابدا بۆ وەرگرتنی وەزیر کە نەشی دەنێ بێتە سەر شاشە کۆنگرە ڕۆژنامەوانی بکە و بیکاتە کوردایەتیش بڵێ غەڵەتەیە لەم کابینێ و لەم کارنامێ و باسی کورد نەکراوە بەڵام تا ئەو لەحزەیە یەک وشە ناڵێت کاتێ لە دەرگای بەرپرسە عەرەبەکانەدات بۆچی ڕابۆ لایەن بۆ دلێمی خواردن بۆ چییە ڕادیانی بۆ باگ لە بدێنە ڕوا بیخوات وانێ بۆ بازی لە بدێن ناڕە بۆ داوای پۆستە ڕوا کە نەیان دراورەتێ هاتوون بۆ نمونەڵێن کارنامەکە هەڵی تیاوچی هەر ئەمانە هەر ئەم بەڕێزانە لە بەغا داوای پۆستەکەن و مشکیلیانە بەڵام لە کوردستان دەرفەتێکی تاریخی هاتۆتە پێشەوە بۆ هاوسەنجی حکومڕانی بۆ ڕاستکردنەوەی باری حکومڕانی ئەڵێ من معارەزە بم بەڵام لەوێ هیچ پێویستیان بەو نییە بەشی 1970 کورسیە بۆ معلوماتت دروستە بەڵێ هەر پێویستیان بە کورس و نەژ نییە بۆی حکومەت تەشکیلکە شتێکی تر مەسەلەن بەڵام لێرە ئەڵێن ئێمە وەڵام معارەزە بین علاقەی سیاسەتمان نییە کاک ئێمە ئۆپۆسیۆن علاقەی سیاسەتمانێ بەڵێ ئێمە کە دەرفەتێک بێتە پێشەوە بۆ گۆڕانکاری حەقیقی لە وڵاتەکە ئیکەین و بێد و دڵی ناسڵمینەوە و هەر کاتێکش زانیمان ئەو گۆڕانکاریە دروست نابێت ڕووسورانە لی دێنە دەرەوە شتێک لە بەرژەوەندی خەڵکا بێ ئەیکەین بەبێ ئەوەی کە حساب بۆ هیچ دەنجێک لەو دەنگانە بکەین کە دوو لە ڕووی جەنابتان و بینەرانی بەڕێز شەوان لەگەڵ مەسوولەکانی پارتی وێچێتیا دانیشن و داوای پۆستیان لێەکەن بە ڕۆژی دێنە سەر تەلەڤیزۆن وا خۆیان پیشاندنکەوە فریشتەی عەباسپین وەخۆیانەکەن بە شتێکی تر من لە پەیوەندی تەلەفۆنیەکە لەگەڵ جەناب تا پێموتی ینی شتێکە بەڕاستی من لە هەفتەی ڕابردووە هەر زۆر پێکەنینیشی تراژیدیم بۆ دروستە بوو
یعنی ئەگەر سێ لایەن چوار لایەن لەگەڵ کۆ ببنەوە بۆ ئەبێ ئێمە بڵین غەڵەتێک بوو بە سەرمادا تێپەڕی ینی کۆبوونەوەی لایەنە کوردەکان لە بەغدایە بۆ زانای بەسەرتانە تێپەڕی بۆچی ڕۆیشتون بۆ دلێمی خواردن ڕۆیشتونەتە لای مالیکی بۆ داواکردنی پۆست و وەزارەت ڕۆیشتون کە پێتان نەدراوە هەر بێکەوەبوون عیبەیە بەڕاستی بێکەوەبوون کاتونە دەرەوە بار حاڵ ئێمە بابار زۆر باسی و بەڕاستی گرنگە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بەرژەوەندی خەڵکمان بەلاوە مهمە و ئەم هەنگاوەمان ناوە واللهی لە پێناوی خەڵک و هیچ پێویستیمان بە پۆست و پلەژ نییە پرسیارەکەی جەنابەت ئەگەر پۆستمان بیستایە لە 2021 ئەمانتوانی زۆر بە ئاسانی وەزارەت وەربگرین جەنابی شایەتی و بینەرانیش وەرمان نەگرت لە پەرلەمانی کوردستان 8 کورسیمان هەبووە وەختی خۆی 2010 پیان وتین سێ چوار وەزارەتتانە دەینێ بەس وەرن بۆی حکوومەتەکەی مەسوود بارزانی بێ مشکیلە بێت وەرمان نەگرت ڕەتمان کردەوە ئێستا ئێمە هاتووینەتە سەر ئەم خەتە ڕاستە هیچ شخصی بۆ خۆمان داوا نەکردەوە داواشی ناکەین بەلای ئێمەوە ژیانی خەڵق قوتی خەڵک کەرامەت و ڕووسوری خەڵک گرنگە کە بزانین ئەم خەتە ئەم قۆناغا ئەم مەرحەلەیە بۆ ژیانی خەڵک مهمە بە هیچ شێوەیەک ئامادەنی گوێ ڕابگرین لە سێ چوار کەسێک یا هەندێک حزبی بچووک کە لە ژێرەوە پارە لە دەسەڵات وەرەگرن و لەگەڵیانە دائنیشن بەڵام دێنە سەر تەلەڤیزۆن بێشەرمانە بەداخۆ پەرژێکی قامی لە ڕووی جەنابتان قساکەن وەگەوەی کە ئەوان فریشتە بن و خەڵکی تر ئاریمەن بن وەزائیدەن لە بەغا خۆیان داوای پۆستەکەن بەڵام ئامادەنین لە هەرێم بۆ ئەم مەرحەلە مهمە بێنە ناو ئەم پرۆژەیەوە و هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە مۆڵات دەرباسکەن بە زۆرم پێخۆش بوو من ڕەنگە گومانێکە بەم ببورە خواوە سەرحم بەڵام بەخوا جاری وایە زانی چی یعنی هەندێک دوو لە ڕووی جەنابەت منافقیە بینی هەندێک ناشرینی و قێزەونی و سەردەمی من پێم وایە لە مێدیاش و لە لای سیاسیەکانیش و لە هەمولایەک ئێستا بۆ نمونە جاران بووایە و سەردانی بەڕێزماوە سەلاحەدین بەهادی بۆ لای کاک بافڵ بۆ لای سەرۆک بافڵ ئەشاررایەوە سەرۆک بافڵ لە فەیسبوک خۆی ئەعلانی کردوچی بۆ ئەوە چۆ منیش قبوڵمە تەواو یعنی مۆدێلی ئەوەیە ڕازگۆبی ڕاشکاوی لەگە خەڵکە هی ژوورە تاریکەکان نەماوە ببورە عەفوەن ببورە تکاکەم مەسەلەن من گومانێکە بم من دڵنیام کە نەوەی نوێ وەکو حەزب و کاک شاسواریش داوای پۆستیان نەکردو لە بەغدا پێشنیازی کاک بافڵ بۆ بۆ سەروەخان من وا گومانە بم ئینشاڵڵا ڕواشە زانیاری بەڵام بەڕاستی من لێت ناشارمەوە زۆرم دڵم پێم خۆش بوو زۆر ئاسا یعنی سەروەخان با وەزیر بێ با کاکیمداد لەو کابینەیە مدیرعام بێ وەزیر بێ با مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاک موسەنا کاک عەلی هەر کەسێکە بەڵام بۆ خەڵک بین ئەمە هیچی تایە ئێستا گەر بۆ نمونە سەروەخان وەزیری ژینگەیە مجموعەیە ئیش بکە ئەکتیڤ بێ ئەو منهەجەی ئێوە هەتانە وەکو ڕەوتێک وەکو بزوتنەوەیەک بێ لە هەرێمی کوردستانیش کۆمەڵی خزمەتی پێ بکە باشە من زەرەرەکەم طبعا نەخێر بێگومان ئەگو کوردێک زەرەرەکەم طبعا نەخێر ئەی باشە گەر مامۆستا پارتیەک بێ مەسەلەن سبەینێ بەڕێز دکتۆر فواد علاقەیەکی جوان مەسەل هەرێمی کوردستان پارێزی بۆ من ڕقم لە دکتۆر فواد ئەمە بۆ ئێمە ئەو عەقڵەتی ئیبراز ناکەین ئەو عەقڵەتە لەبەرەوەی خۆی ینی من بترسم بڵێم وەڵانە ئەگەرەوە بکەم دەنگ ناهێنم نەخێرنانە ئەو عەقڵەتە لەبەرەوەی خۆی لەسەر موامەراژی خۆی لەبەرەوەی بەردەوام خەریکی موامەرەیە پێی وایە بەرامبەرەکانیشی دانیشتن موامەرەی لێ بکەن با بێمە موامەرە ناکەین ئێمە نیەتێکی پاکمانە بۆ 9 ساڵە بە ئێستاشەوە پۆستمان قبول نەبووە بۆ یان شتی شخصیمان قبول نەبووە بۆ خۆمان ئەم پرۆژەیە کاک زانای بەڕێز وەکوتم لە داهاتووە ئینشەڵڵا بڵاوە بێتەوە ئینشاڵڵا لێ خاڵ یەکەمەوە تا ئاخیر خاڵی شتێکی شخصی خۆمانیتیانی و شتێکی شتیانی لە بەرژەوەندی خەڵک نەبێ بۆ شانازی پێوە نەکەم مەرحەلەیەکی تاریخی هاتۆتە پێش دوای 35 ساڵ داواکەین ئەڵێن کاکە گیان وەرن بەشێک بن لەم پرۆژەیە ئەڵێ من معارەزام باشە کاکە معارەزابی مەمنونتین سوپاس دەکەین وەرە دەنگ بدە با سەرۆک وەزیرانێک لە دەرەوەی بۆ منە پارتی هەڵبژێرین وەرە دەنگ بدە نایەت بیانوێنێتەوە 1001 بیانوێنێتەوە کاکە لەبەرەوەی وەخەڵکیشیان بردۆتە گۆشەیەکەوە کە بڵێ ئیلا ئەبێ ئێمە هەتا ڕەخنە بگرین کاک زانەجە بەڕازگویانە پێتەڵێم بەشێک لەو هێزە بچووکانە ئەمانە عیلاقەی سیاسەتیان نییە دانیشتون کەسابەتەکەن و دوکانی سیاسیانەیە ئەو کاتێکەوە وەزعەکە حەساسە پێویستە ئەوان بێنە سەرخەت نایەن کاکە ئەزانی ئێستا مهمترین تەوقیتە نەی قلابەکەین نەشمانوتە پارتی ئاوتەکەین
وتمانە با سەرۆکوەزیرانێک هەڵبژێرین لە دەرەوەی پارتی با پارتیش بەشێک بێ لە حکوومەتەکە با سەرۆکێرن بۆ پارتی بە کاکە حی بێکۆبین با بێکۆبین کاکە بەڵام بە ئەم جارە حکوومەت لە لای لایەنێک بێت لە لای کەسێک بێت کە لە دەرەوەی پارتیە نایەن کاکە وەڵی سبێنێک کاندیدی سەرۆکوەزیران ئەوان دابنین بە خوار نایکەن هەر بڵێن وەرە کاکە تۆ کاندید سەرۆکوەزیرانی وەرە پێشەوە نایکە لەبەرەوەی علاقەی سیاسەتیان نییە علاقەی سیاسەتیان نییە کاکە بەخوا باوەڕکە ئەوە تقریبن ئەوە چەند مانگە ئێمە خەریشین یعنی پێیان مەدەین هەنێڵین کاکە وەزعەکە ئاوایە ئەم خاڵانە لە بەرژەوەندی خەڵکن شتی شخصی خۆمانیتیانی وەرن هەنگایەکی بێرانە برێن ئازانە وەرنە پێشەوە یعنی تاریخ بەم شێوەیە دروست دەکرێت مەرحەلەی نوێ لە تاریخا بەم شێوەیە دروست دەکرێت ڕۆژی ینی ئەو پەرلەمانتاری نەوەی نوێ مەسەلەن لە مێدیای سێبەر هەندێکشت فڕێ درێ میدیای سێبەر نییە میدیاکانی پارتین کات ئەو 15 پەرلەمانتارە هەمویان خەڵکانی بەڕێز و بە ئەخلاقی نەوەی نوێن خوشکوبرای ئێمن لەمە زۆر نەوەی نوێترن و نەخێر ئەم 15 پەرلەمانتارە هەمویان موسەجمن پێکەوە سەرقاڵی ئیشی خۆیان و دیفاعکردن لە دڵۆنجە ئیتر فەرق تەسەوت يعني تسود عفوا عرب الله بارتكم زالبه زالبه جواب شتانم مدن براسي لبر مهم نيه كاتك اوان جيشنا مرحله بزانه وضع زوزو خرافه ايه مشتي راستقينه من دز دعوتات حق اوان براستقينه بينا بيشو وازدم جمانه بيرن او نوع الجمو او نوع التلاعب كردستان نيه يعني كردستان هرمي كردستان باشوري كردستان كلا الرجاني الرابردو لدومانج الرابردو بوبا دەرکەوت بەشایەتی دۆست و دوژمن بوو بە ناوەندێک بۆ پاڵپشتیکردن لە ڕۆژاوای کوردستان مەسەلەن خوا نەکرداگەر خەڵکی ڕۆژەڵاتی کوردستان ئاوارە بواە ئەبوون بە باوەشێکی مهرەبان و گەرم بۆ خەڵکی ڕۆژەڵاتی کوردستان لێرە پشتیوانی باکوورن باشووری کوردستان ئیدی لە دوای 35 ساڵ بە باش بە خراپ لە حکومڕانی چ زۆرە حکومڕانیی پێویستەکە حکومڕانیەکی ڕەشیدی خزمەتکاری پێویستە کاکە جەناب تەزانی کاک زانێ لە هەموو دنیا حکومڕانی عینی خزمەتکردن حکومڕانی یعنی خزمەتکردن نەخۆ فەرزکردن نەگەوەی کە من گەورەت و تۆ بچوچیت شتی وانە لە دنیا ئێمە بەڵێ ئەمانەوێت حکومڕانی نێڵین خزمەتکاری بێتە شوێنی حکومڕانی خەڵک خزمەت بکرێ خەڵک بێتاقەتە خەڵک کەسابەتی نەما 1 ملیۆن زیاتر دەرچووی کۆلێژی دانەمەزراومان نێزانی کاکزاناجان ئەمە کارەسات نییە ئەمساڵ زیاتریشە بێ و زۆر زیاتریشە بێت بڕۆ حاڵی مامۆستای قوربەسەر ببینن لەسەر ئەو جادەیە هەمووی دانیشتووە لە بازار ڕێکاڕۆی لەم سەر بۆ ئەو سەر ملیۆنێکی تیان نییە خەڵکەکەی حسابەکەی ملیۆنێک لە ژیرفانی خەڵکانیە بە هەموویەوە گەیشتۆتە ترۆپچی ناومێدی ئەمان ژەگەر پێیان وابێ هەر جیهەتی و هەر لایەنێک پێی وابێ کاتە کوژێ تەلاعوبەکە بە وەختەوە شەڕی وەختەکە بەخوا منەیڵێم غەڵەتەکەت زۆر غەڵەتەکەت بۆشی ناچێتە سەر نەوەڵا ناچێتە سەر باش نەوەی نوێ و یەکێتی بەردەوامە بن لە ڕاستکردنەوەی ئەو ڕێڕەوە تا ئێستا بەڵە جددیەت هەیە وەکوتم لێک تێگەشتێکی باشەیە گفتوگۆی بەردەوام هەیە و ئینشاءڵڵا بە نەتیجەی زۆر باش دێنێ دەرەوە داوایان لێکردوون یەکێتی 1 ملیم لە خواستەکانی خۆتان کە بەڵێنتان بە خەڵکدا بوو بێنە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ئێمە گوتم کاک شاسوار وەختی خۆی و دووەرەقەی هەبوو یەکێتی هاتۆتە پێشەوەڵێ 100% حتا من لەو دانیشتانە بووم کە کاک پاڤڵیانی هانی بەدەمی خۆی پێی وتووە کە ئەوەی تۆ وتوتە کەمە زۆر نییە ئێکەوا بێ ئەنی من بڵێم چی بڵێم وەڵایی لەگەڵ تا تشکی ڕێک ناکەوم یا لەگەڵ تا لێک تێگەیشتن ناکەم هەرچیەکەم ئەڵێم ئەڵێ ڕاستەکەی هەرچیەک ئەڵێم ئەڵێ ڕاستەکەی و هەنگاویشی بۆ هەنگاویشی بۆ نین ئێ باشە لەوە زیاتر یعنی چی بڵێم وڵا مادام وایە بەخوا هیچ هەر قسەم کردو نانە هەر قسەم فڕێداوە با ئێمە هێزێکی بە ئەخلاقین بە وازەحی کە قسەمان کرد ئەو لایەنەی هاتۆتە پێشەوە بە ئەخلاقە بین لەگەڵیا و ڕازگۆین لەگەڵیا و فێڵ ناکەین تا ئەو کاتی زانیمان لە بەرژەوەندی خەڵکە ئەم شتە ئێمە ئەیکەین و لە کەسیش ناترسین لە هیچ حزبێکی بچووک ناترسین بێ لە فەیسبوک و لە تیکتۆک بێ قسەمان لەسەر بکات و بە خەیاڵی خۆی پێی وابێ خەڵک لێمە تووڕاکە کە ئێمە من ناو خەڵکین ئێمە زانی خەڵک چەندێک پستە لەم دۆخەی کە هەیە دوو ئەگەر هەیە سەواءن حکومەتەکە پارتیۆچێتی دروستی بکات ئەزمموی 30 ساڵی ڕابردووبارە بێتەوە وانە یان ئەوە تا یان ئەو یانی وەزعی بەردەوام بوو یان ئەوە تا ئەم فەراغە دەستوری قانونی کە تیاین بەردەوام بێت ئەگەری سێ هەمیشان کە ئەگەرە زێڕینەکەیە کەوە ئێمە خەریکین
هاوسەنگی بۆ حکومڕانی بگەڕێتەوە یاسایەکی بودجەمانە بێ من لە سەرەتای بەرنامەکەەوە وتم یاسای بودجە مهمە نزیکەی 15 ساڵ یاسای بودجەمان نییە کاکە بۆ مانانی هەرێنەوە هەولێر و سلێمانی بێ ڕەنگە هەڵەبجە و هەولێر بێ هەموو شارەکانی کوردستان هەولێر بێ ڕەحمەت لێ بێ ینی تۆ بە 100 میلیۆن دلار سەرفەکەی بەبێەوەی بزانی خەڵک بزانێت لە چیا سەرفت کردووە 100 میلیۆن دلار سەرف کراوە بەبێەوەی بزانین لە چیا سەرف کراوە دەبڕۆ داوای ملیۆنێک کە بۆ قیتاوکردنی بۆ نمونە چوار گۆشەیەک بزانە 100 کتابت پێکرد شێتە هەر شێتەبی بەڵام بە 100 میلیۆن دلار سەرفەکرێ بەبێەوەی بزانین چۆن سەرف کراوە لە چیا سەرف حکومڕانیەکی ڕەشید ڕێحمەت لێ بێ لەبەرەوە بەڵێ ئێمە حکومڕانیەکمانەوێت کە خزمەتی خەڵککە ڕەشید بێ بە مانای کەلیمە خزمەتکار بێت گەورە و بچووک نییە تۆ گەورەنی دە چکە ئەو تۆی برۆتەوێ ئەو لە خوارەوە کە لەسەرەوێ تەبعاً تۆی برۆتەوێ کە ئەو پێی وایە لە خوارەوەی باشە تۆی بردۆتە ئەوێ حرمەتی بگرە خزمەتی بکە ناتوانیت زۆرە خەڵک زۆرە ئام وڵاتە پڕ لە خەڵکی شەریف پڕ لە خەڵکی باخلاق ئەتوانم بیکەن بەڕێز هیمدا شاهین وتە بێژینەوەی نوێ زۆر سپاس کەشمان جێبەجێ کرد ئێمە تقریبا بەس 2 دقیقە ڕۆیشت زۆر سپاس دووبارە